حەمە ساڵح دیلان. دیلان شاعیر و هونەرمەندێکی شۆڕژیەڕ و بە هەڵوێستی کوردستانە و خزمەتێکی زۆری بە بوارەکانی ئەدەب و هونەری کوردی کردووە. محەممەد ساڵح ئەحمەد ساڵح قادر کە بە حەمە ساڵح دیلان ناسراوە ساڵی 1927 لە گەڕەکی گۆیژەی شاری سلێمانی لەدایک بووە. تا قۆناغی ناوەندی خوێندووە و بە فەرمانبەر دامەزراوە و خزمەتی کردووە و ماوەیەک بەڕێوەبەری کتێبخانەی گشتی سلێمانی بووە. ئەگەرم جارە بێتۆ نەچم شەرتە نەچم شەرتە هەتا ئەم خوارە بێتۆ. دیلان هەر لا سەرەتای لاوێتیەوە خولای شیعر و گۆرانی و مەقام بووە. زۆربەی شیعر و گۆرانەکانی نیشتیمانی و نەتەوەیی بوون و ڕۆڵیان لە بوژانەوەی هەستی نەتەوایەتی و جۆشدانی گیانی شۆڕژیەڕیدا هەبووە. بەهۆی ئەو هەڵوێستە نیشتیمانی و نەتەوەییانەوە چەندین جار دەستگیر کراوە و ئازار و ئەشکەنجە دراوە. دیلان خاوەنی چەندین گۆرانی و مەقامی تۆمار کراوە و کە تا ئێستاش گوێگری تایبەتی خۆی هەیە. دیلان لە بواری نووسینی شیعریشدا شوێن پەنجەی دیارە و خاوەنی چەندین پارچە شیعری نیشتیمانیە و بوارەکانی دیکەشی لە سروشت و جوانی فەرامۆژ نەکردو و بایەخی پێداون. سەرجەم شیعرەکانی لە دووتۆی دیوانێکدا کە لە ساڵی 1970 لەلایەن مامۆستا عەبدوڵڵا ئاگرینەوە چاپ کراوە. ئەم شاعیر و هونەرمەندە بە هەڵوێستەی کورد لە 28 تشرینی یەکەمی 1990 لە تەمەنی 63 ساڵیدا لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. درودی ڕێز و ئەمەکداری بۆ گیانی پاچی حەمە ساڵح دیلان. أبي بوني وفاء وعهدا به الجور لكم معايا